خاڵە گومرکەکانی کە لە بازگەکانی نێوان هەولێر سلەیمانی کە لەسەر ڕێگەی کەرکووک دانراوە بۆ شاری کەرکووک و مووسڵ پێم وایە ئەوە تەنها جۆرێکە لە ئاماژە بۆ دروستبوونی کێشمەکێش بۆ شاری کەرکووک و شارەکانی تری عێراق و جۆرێکە لە فەساد کە ناکرێ ئەمانە بەپێی مادەی 24 دەستور کە دەبێ عێراق حکوومەتی ئیتیحادی کار لەسەر ئەوە بکات شتومەک و کاڵاکان بە شێوەیەکی ئاسایی و یەکسان لە نێوانی پارێزگاکان و هەرێمە بێتە ژوورەوە واتە ئەبێ ئەو خاڵانە تەنها لە نقطە گومرکیەکان بێ لە مەنافذ حدودیەکان و هەر کاتێکش کێشە هەبێ لەسەر تعریفەی گومرکی پێویستە ئەو تعریفە گومرکیە لە نێوان هەرێم و بازگەکانە حل بکرێت لەگەڵ حکوومەتی عێراق نەک خەڵکی کەرکووک باجەقی بداتەوە و شتومەک و کاڵا بۆ پیاوی فەقیر ببێتە ئاسێکی مەترسیدار و خەڵکی نیگەرانیەکی زۆری لێکەوتوتەوە بۆی ئێمە وەک نوێنەرانی کورد و نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت دەکەینەوە لەسەر ئەو خاڵانە کە پێویستە لە بەرژەوەندی ملت چارەسەر بکرێت.